بەڵێ هاکار لە پارێزگای سلێمانی و لە زۆربەی شار و شاوچەکانی هەرێمی کوردستانەوەمان بینی بۆ ئیدانەکردنی ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان کە وەک دەست درێژیەک وایە بۆ خاکی هەرێمی کوردستان چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربڕا. هەر لەو چوارچێوەیەشە دیارە لە پارێزگای سلێمانی لە ماوەکانی ڕابردوو 150 ڕێکخراو بە شێوەی جیاواز بە شێوەی یادداشت بەیان نامەیان بڵاو کردە بۆ ئیدانەکردن. هەروە 15 ڕێکخراوی دیکە و سنتەر و لێکۆڵەرەوەکان مامۆسانی زانکۆ دووبارە کاریان کرد بۆ ئەوەی کە چین و توێژە جیاوازەکانی پارێزگای سلێمانی لە ڕێگای خۆپیشاندانێکی فراوانەوە ناڕەزایەتی خۆیان دەببڕن. هەر لەو چوارچێوەدا ئێمە میوانداری چراشەماڵمان کردووە سەرپرشتی ڕێکخراوی میرناس دەکا بۆ توێژینەوە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ چراخاندا دەکەین. خاتە چرام کاتت باش. ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێوە وەکو ڕێکخراوێ کارتان بۆەوە کرد کە زۆرترین چین و توێژەکانی شاری سلێمانی لەسەر ئەمە هەڵوێسیان هەبێت. سەبارەت بە خۆپیشاندانەکان ئێمە چەند ڕێکخراوێک چەند ناوەندێک چەند سنتەرێک چەند کەسایەتیەک هەستمان بەوە کرد کە ساردیەک هەیە لە سلەیمانی سەبارەت بە هەڵوێست وەرگرتن بەرامبەر بۆ هێرشە دژمنکاریانەی کە لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە بە تایبەتتر ئێران کە دەیکاتە سەر ناوچەی مەدەنی نشین شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتی سڤیل. ئێمە ئەمیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو خەم ساردی کە لە سلەیمانی بینیمان وەک دەزانی سلەیمانی بە بارودۆخێکی تایبەتدا دەڕوا و هەروە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و ئابووریەی کە بە بارودۆخێکی تایبەتە ئەڕوا. ئێمە چەند ڕێکخراوێک هەستاین بەوەی کە مۆڵەت وەربگرین بۆ ئەوەی کۆدەنگێکی نیشتیمانی دروست بکەین بۆ ئەوەی دەنگی سلەیمانیش بخەینە پاڵ دەنگی شارەکانی تر بەڵێ ئێمە ناڕازین بەرامبەر بۆ هێرشە دوژمنکاریانەی ئێران لەم دوایانەدا دەیکاتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتتر سەر پایتەختی کوردستان و لەویش تایبەتتر سەر شوێن و مولگەی نیشتەجێبوونی مەدەنی. بۆی خۆشبەختانە چوینە پارێزگای سلەیمانی دوای ئەوەی گفت و گۆمان کرد و هەروەها لە مەترسیەکان ئاگادارمان کردوانێ لەوەی کە دەمانەوێت ئێمە گیانی تەبایی و نیشتیمانی دووبارە زیندوو بکەینەوانێ لە ناو ڕۆحی تاک بە تاکی ئەم شارەدا کە بەداخەوە دەبینین لە ڕابردوودا بە پلان بێ بە بەرنامە بێ کار لەسەر ئەو کراوە کە ڕۆحی نیشتیمانی کەم بکرێتەوانێ. زۆر باشە. ئەگەر لەو ڕانگەیەوە ئاماژە بەوە بکەم تا چەندە گرنگ بوو ئەم خۆپیشاندانانە کە ئەکرێت کە کۆدەنگی دروست بکات بە تایبەتی ئەو ئاماژەتان پێکە لە ماوەکانی ڕابردوو تا ڕادێ مەسار بوو بەڵام لە ئێستا کە ئابینین هەرێمی کوردستان بۆ بە یەک دەنگ بەرامبەر بەو هێرشانە. هاوڵاتیانی کوردستان و گەلی کورد لە ساتە ناخۆشەکانە هەمیشە یەکدەنگ و یەکدەست و یەکەڵوێستن خۆزگا لەو کاتانەی کە ئاشتی و تەبایی و سەقامگیریش هەبووە چ سەقامگیری سیاسی چ ئابووری چ کۆمەڵایەتی هەر یەکدەنگ و ڕەنگ و یەکەڵوێست بوونایە بۆی ئەزمونونەکەمان باشتر و باشتر بپاراستایە. بەداخەوە لە ماوەکانی ڕابردووەک لە پێشتریش ئاماژەم پێیە چەند کەسێک چەند لایەنێک کاریان لەسەر لاوازکردنی هەستی نیشتیمانی و ڕۆحی نەتەوەی کردووە کە دەبوو زوو کار لەسەر ئەمە بکرا ئەو کەسانەی کە کار لەسەر ئەماکەن بەپێی یاسا سزا بدرانە ڕوبەڕوو دادگا بکرانەوە بۆیە هیچ کەسێک بێری ئەوە نەکا کار لەسەر لاوازی هەستی نیشتیمانی تاکە بەرامبەر بە خاک و نیشتیمان و نەتەوە. باشە چرا میوانێکی دیکەشمان هەیە کاک سەربەزمەند نییە کە ئەوژێکێک بووە لەو سەرپێشتی و ڕێکخراوانە دەکا ڕێکخراوی کوردستان دیالۆ کاوکار ئێوەش بە بۆەوەی کە بەشێک لەو بەیاننامانەی کە دەربکرێ و ڕۆڵیان هەبووە کۆ ڕێکخراوەکان کەمێکی دیکە پێشوازی لێ دەکەین بەهۆی ڕێگاوپانەوانە دواکەوتووە. ئەمێ ئاماژەش بۆ بم جگەلەوە کە ئێوە وەکو ڕێکخراوەکان ڕۆڵتان هەبووە باشە تا چەندە گرنگە بۆ نمونە کاتێک کاڵەیەن ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی باشە لەو ڕوانگەیە ڕۆڵیان هەبێ بە تایبەتی بەرپرسیارەتیان هەبێ لە ئاست پرسە نیشتیمانیەکان کۆکردنەوەی دەنگە جیاوازەکان لە ماوەکانی ڕابردووە ئەومان بینی کە ئێوە چەندین بەیاننامەتان بڵاو کردەوە کە ئەم بەیاننامەیە هەرێکی بە ئاراستەیە کاتەوە بەڵام لە ناو بەیاننامەکە ئێوە هەمووی کۆکرابەوە.
گرنگە و بەرپرسیارەتێکی گەورە هەیە لەسەر چالاکوانان و هەروە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تا بەعیان هەرچ لایەنگری بۆ هەر لایەنێکی سیاسی هەبێ ئەمە بابەتێکی شخصیە بەڵام کاتێک دێتە سەر ئەوەی کە مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان هەیە پرسێکی نیشتیمانیە هەمومان پێکەوە بەبێ جیاوازی کە خەڵکی کام شارین سەر بە کام لایەنە سەر بە چه ئایدۆلۆژیایەکی هەیە لە پرسە نیشتیمانەکانە کۆک بین بەرامبەر بەو مەترسیانەی ڕوو لە هەرێمی کوردستانەکات جا لەلای لەن هەر دەوڵەتێکی دراوسەوە بێ حتا لەلایەن خودی عێراقەوانێ کە دەبینین هەتا ئێستاش پەڵپ و بیان و بە هەرێمی کوردستان دەکرێت هەوەستەمان هەبێ یەکدەنگ بین ئەو قورسایی کە لەسەر شانی حکومەتی هەرێمی کوردستان هەیە کە بە تەنیا ناتوانێت ئەم قورساییە لەسەر شانی خۆڵگر ئێمەژ وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو چالاکوانان وەکو ئەکادیمان وەکو ڕۆشنبیران وەکو چاودێرانی سیاسی هەڵوێستمان هەبێ و هاوکار بین شان بەشانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کار لەسەر ئەوە بکەین بە گشت هەر دوژمنکاریەکە بۆ سەر هەر تاکێکی بۆ سەر هەر تاکێک کاتێکە هەرێمی کوردستان ڕوونە لە سەقمگیری بکە ئەمە تەنها بۆ چەند شەخص و لایەنێک نییە بەڵکو بۆ تاک بە تاکی کوردستانە مەترسیەکە تەنها بۆ من نییە یان بۆ تۆ نییە بەڵکو بۆ کۆی گشتیمانە دواتر کە مەترسیەکە گەورەتر ئەبێ اینجا هەمومان هەست بەوە ئەکەین کە ئێمە بەرپرسیار نەبووین لەوەی کە ڕێگری بکەین لەو کارە ناڕەوانەی لەو دەستدرێژیانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و هۆڵی لاوازکردنی لە ڕوانگەیەکی دیکەوە پرسە لێ بکەم خۆتان وەکو چالاکەوانێکی سیاسیش تا چەندە ئەم هێرشانەی کە ئەکرێ خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت و دەکرێت چۆن لی بڕوانین هەڵبەتە هێرشەکانی ئەم دوایی ئێران بۆ سەر پایتەختی هەرێمی کوردستان چەندین ئامانجی استراتیژی لەخۆ ئەگرێ یەکێکیان بۆ لێدان لە شادەماری ئابووری هەرێمی کوردستان لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەستی ئەو سەرمایەدارانە ببڕێت کە نەوت و گازی هەرێمی کوردستان لە ڕێگەی خۆیانەوە بە کۆمپانیا بیانیەکان دەپرۆشن بۆ ئەوەی بیان ترسێنێت و دەست بۆ ئەمە بن یەکێکی تر لە هۆکارەکان لێدان لە ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان کە ئەمە خاڵی بەهێزی هەرێمی کوردستانە لەناو عێراقدا بۆ ئەوەی بڵێ ئەمە هەرێمی کوردستان ئاسایش و ئارامی نیە چ کۆمپانیا جیهانیەکان چ دەوڵەتان ڕوولێنەکەن یەکێکی تر لە ئامانجەکان من پێم وایە هەڵقەت بوو ڕاتەگرم میوانی دۆمیشمان هاتووە کاک سەربەست بە خێراتن تەکەین بەخێر کاک سەربەست بەخێر باش کاک سەربەست سەربەست من میە سەرپێشتی ڕێکخراوی کوردستان دیالۆگە کاکێکێک بۆ لەو ڕێکخراوانەی کار لە سەرەتای هێرشەکانەوە ڕۆڵیە بۆ تاوەکو دەنگەر ناڕازەکان لەسەر ئەو هێرشە و هەروە ئیدانەکردنی ئەو هێرشە بگەێنێت چرا لە خاڵی کۆتایی ئابووی با ئەم پرسیارە تەواوکەین لای تۆ یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم هێرشە موشکیە تەوقیت بوو لەگەڵ کۆنگرەی دافۆسا یان نزیک بوون لە یەک دەبینین کە سەرۆگوەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندیاوەری و شاندێک لە بازرگانان و سەرمایەداران بەشداری کرد لە کۆنگرەی دافۆس لەوێ چەندیدارێکی گرنگی لەگەڵ سەرۆکی وڵاتان گەورە دیبلۆماسیان سەرمایەدارەکان کۆمپانیا گەورەکان ئەوەی کە بینیمان و جۆمان لێ بوو کە ئەم دیدارانە گرنگ و بەرهەمدارن کە ئەمەش ترسێکی خستە بۆ دڵی چێ لایەنە شیعەکانی عێراق و هەروەها چێ ئێرانیشەوە کە ئەمە بەرهەمهێن ئەبێ چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان بۆیە پێم وایە یەکێک لە ئامانجەکانیش لێدان بووە چونکە تەوقیتەکان نزیک بوو لە یەکەوانێ کاک سەربەست باسی ئەومان کرد تا چەندە گرنگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەروە چالاکەوانان هەروە کەسایەتیەکانی شاری سلێمانی بەیان هەر شوێنێکی دیکەی هەرێمی کوردستان بێت ڕۆڵیان هەبێ لەسەرەوەی کە کاتی کێرشێکەکرێتە سەر هەرێمی کوردستانیان هەر جۆرێک دەستدرێژیە بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەمان ببنە تابلۆیەکی یەکگرتوو بۆ گەیاندنی ناڕەزایەتی و هەروە بەرزکردنەوەی پرسی نیشتیمانی بەڵێ سپاس باینتان باش بە حکمیەوەی کە لە سلێمانی بارانە تۆزێ ڕێگاکان جۆنجال بوون بەڵام بەڕاستی کەشەکەش کەشێکی خۆش بوو بەیانیا سلێمانی زۆر جوان بوو باینتان باش سپاس بۆ تەوەرەکە ڕاستی زۆر گرنگە لەوەی کە هەموو هاونیشتیمانیان پێکەوە لە هەموو چین و توێژە جیاوازەکان و موسسات لە کوردستان لە حیزب و پارتە سیاسیەکانەوە
بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ دەستگا کللتوریەکان و بۆ کەناڵە نیشتیمانیەکان کە پێویستە هەر یەک لە کەناڵە نیشتیمانیەکان هاوشێوی کوردستان 24 و کەناڵەکانی تر ئەو بابەتانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە یەکدەنگ یەکڕا یەک ڕیز بین لەسەری و هەمومان خزمەتیان بابەتە بکەین ئەوەی کە سەبارەت بە سلێمانی ڕۆڵی ئێمە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە لە ڕۆژ یەکشەممە دوای ئەو هێرشە درۆنیە و دوای ئەو دەست درێژیە بەڕاستی زۆر خراپەی کە دەوڵەتی ئێران کردی سە هەرێمی کوردستان کە هیچ مبڕێر و پاساوێکی نەبوو بە تایبەت دوای کە بەڵگەکان خرانە ڕوو ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان دیالۆگ لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پەیوەندیان بانگێشتێکمان کرد کە با پێکەوە بە دەستە جەمعی وا بکەین کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵێکی کاراتری هەبێ و بەڕاستی بە جۆر لە جۆرەکان پێشڕاتی حیزبەکانیش بکەین چونکە ڕەنگە لە هەندی ئاستا ئێمە بخۆمان ڕەخنەمان لە حیزبە سیاسیەکان هەبێ لە خراپی پەیوەندیەکانیان لەوەی کە هەندێک جار لەسەر پرسە نیشتیمانەکان هاوڕانین ئەوەی کە جێگەی خۆشحاڵی بوو لەسەر ئەم پرسە نەتەوەی و نیشتیمانیە ژمارەیەکی زۆر باشی ڕێکخرا و سنتەر و دام و دەستگای کللتوری هاتنە خەت زیاتر لە 150 ڕێکخرا و ناوەند و سنتەر بە هاوبەشی ژمارەیەکی زۆر لە مامۆستای زانکۆ لە کەسایەتی لە ڕۆشنبیر لە نووسەر هاوبەشیان کردین لەوەی کە ئێمە بەڕاستی زۆر یانی شتێکە بۆ ئێمە هێز بوو پێیین ئەوە بوو کە سەرباریەوەی کە بۆ من ئێمە ڕێکخراوەکان داوامان کردبوو کە ئیمزا کۆ بکەینەوە بەیان نامەمان هەبێ ناڕزاییمان هەبێ بڕژێنە سەر شەقامەکان هاوشان نخبەی ڕۆشنبیری سلێمانی ژمارەیەکی زۆر باش ئیمزاکانی خۆیانیان بۆ ناردین پەیوەندیان پێوە کردین لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە کە ئەیانوێ هاوبەشی بکەن بەشێکیان پێشنیازی ئەویان هەبوو کە با بڕژێنە سەر شەقامەکان تەنها بەیان نامە نەبێ ئەم ڕۆنگەیە بەڕاستی من شتێکە لەم ڕووداوە خوێنمەوانێ کە بۆ خۆی جێگەی ناخۆشحاڵی ڕووداوە کە ڕووداوێکی خراپە و وێنمانەکەی کە ڕووی نایە بەڵام کاتێک کە ڕوویە ئەو هەڵچوونە نەتەوەییە ئەو یەک ریزیەی هاونیشتیمانیان جێگەی ئەوە بوو کە ئومێدی لەسەر هەڵبچندرێت و سەرنجیشی ڕاکێشێت. باشە کاک سەربەز لە ئێستا بینین کە ڕۆژانە لە زۆرەی پارێزەکانی هەرێمی کوردستان تەنانەت بە قەزە و ناحیەکانی شەوانەیە خۆ پیشاندانە دژی و هێرشاکەن تا چەندە ئەمە وای کردووە لە ئاسی نێودەوڵەتیشە چران پرسیارەشمەر بۆ تۆشە وەکو چاودێرێکی سیاسی دەنگدانە و لێکەوتەی هەبێ ڕایەکی گشتی بەهێز لەسەر دنیا ئەو کاتە دروستە بێ کە هەرێمێک دەوڵەتێک تووشی مەترسیە بێتەوە لەناو خۆیان خاوەنی ڕایەکی گشتی بەهێز بێت ئێمە بینیمان بەشێکی زۆر لە کەناڵە نیشتیمانیەکان ڕۆماڵی فراوانی ئەم بابەتیان کە کوردستان 24 پێشەنگی ئەم کارە بووە و لە پاڵ کەناڵەکانی ڕاگەیاندنە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەموو شار و شارچووەکان حزورێکی باشیان بوو ئەگەر ئێمە سەیری ڕۆماڵی ڕووداوەکان بکەین لە کەناڵی K24 بوو هەموو کەناڵەکانی تر یعنی نخبەی ڕۆشنبیر چ لە ناو خۆپیشاندانەکانەوە چ لە ناو ستۆدیۆکانەوە چ لە بەرنامە تایبەتەکانەوە حزورێکی زۆر باشیان هەبوو قسەی زۆر جدیان هەبوو تەنها بڕۆ لەناو ئەو وێبسایتانەیە بگەڕێکە مەقالی سیاسی تیا بڵاو بێتەوە هەزاران مەقالی سیاسی نووسراوە لەسەرەوەی کە ئەم هێرشەی کە ئێران کردوێتە سەر هەرێمی کوردستان و سیادی هەرێمی کوردستان ناڕەوا لە میدیا جیهانیەکانیش باسیەکەن ئەم ڕاگشتیە بەهێزە لەناو خۆ بەڕاستی کاریگەری هەبووە کە میدیای جیهانیش بێتە سەرخەت و میدیای جیهانیش سەرنجی لەم بابەتە بە و بەڕاستی موقفی حکوومەت هەرێمی کوردستان موقفێکی زۆر باش بوو لەوەی کە بەیاننامەیەکی ڕوون و ڕاشکاوی هەبوو سەرۆکی حکوومەت لە دافۆسەوە دووجار ڕاستەوخۆ قسەی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کرد ئەو ئیش لەسەرکردنە ئەو یەک ڕای و یەک هەڵوێستیە کاریگەری زۆر گەوری هەبوو لەوەی کە بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان توانین بڵین دەوڵەتی ئێران ئێستا جۆرە لە جۆرەکانی ئیحراج بووە لەسەر ئاسی ڕای گشتی و لەسەر ئاسی ناوچەکەش جۆرێک لە ئیحراج بۆ دەوڵەتی ئێران هەیە لەوەی کە بینیمان هەندێک شتیان بە فۆتۆشۆپ دروست کردبوو جیاوازی شوێنێتەوە بەدڵنیاییەوە ئەو پاساوە جیاوازدانە ئەو پاساوە بێهێزانە ئەو پاساوە نامەنتقیانە هۆکارێکی لە هۆکارەکانی ئەوەیە کە خەڵکی کوردستان دام و دەستگای مەدەنی لە کوردستان ڕۆشنبیران نووسەران بە ئاستێک هاتنە خەت کە ئەوان بەڕاستی هەست بە جۆرە لە ئیحراج بوونەکەن ئەتوانم بڵێم هەست بە جۆرێ لە شەرمەزار بوونیشەکەن زۆر باشە چرا بۆ چوونی تۆ لە ئاسی نێودەوڵەتی ئاسە چۆنە بۆ ئەم ڕووداوانە ئەوەی دەیبینین وڵاتانی دنیا و هەروەها میدیا جیهانیەکان چالاگوانەکان ئەوانەی کە ڕۆژنامە نووسە دیارەکان بەڕاستی ئیدانەی ئەم هێرشیان کردووە هەڵوێستیان هەبوو بەڵام هەڵوێستەکە جێی دڵخۆشی گەلی کورد نییە ئەو بڵێن
هەڵوێستە ئیدانەیە هاوسۆزیە گەلی کورد چاوەڕێی لەوە زیاتری ئەکرد من پێم وایە دەبوو ئەمریکا بە تایبەت کە کورد لەوەتی هاتوۆتە عێراق هاوپەیمانێتی و هەروەها لە هەولێرە مەسەلەن هیچ هێرشێک و دەستدرێژیەک لەلایەن کوردەکانەوە مەسەلەن بۆ سەر ئەمریکایەکان نەبوو دەکرا هەڵوێستێکی زۆر زۆر تونتری هەبێ بەرامبەر بە هێرشە دژمنکاری کە بە پاساوی ئێستا لە پاساوی بێبیان و بێبنەما دەرچووە بووەتە نوکتەیەک لە ناوەندا عێراقیەکان و ناوەندە عەرەبیەکانە کە باز لەم پاساوە بێبنەمایی ئێران ئەکەن کا بە بیانووی بوونی بنکەیەکی موساد لە ناو پایتەختی هەرێمی کوردستانەکە وەکو نوکتەیەکی لێ هاتووە چونکە دالیا خان هەرێمی کوردستان پێمان خۆش بێ و پێمان ناخۆش نەبێ لە چوارچێوەی عێراقدا من وەکو خۆم پێم ناخۆشە لە چوارچێوەی عێراقدا بەڵام ئەمە ڕاستیە کەواتە هەرێمی کوردستان پابەندە بە هەموو ئەو یاسا و ڕێسانەی کە لە ناو دەوڵەتی عێراقدا کاری عێراقیش پابەند بێ بۆ پاراستنی بەڵێ بە پاراستنی هەرێمی کوردستانەوانێ ڕەنگە هەبوو لەوەی کە عێراق بۆ یەکەمین جار شەکوای لەسەر ئێران قەید کرد ئەو هەنگاوی عێراقیش تا ڕادەیەک جێگەی سەرنج بوو چونکە ئێمە بیرمانە کە بەردەوام کۆماری ئیسلامی ئێران نەک لەسەر ئاسیای هەرێمی کوردستان زۆر جار بەناوی مجاهیدینی خەلق و هەندی هێزی ئێرانی کە لە عێراق بوون تەنانەت قەسفی بەغدای پایتەختیشی کردووە عێراق لەو زەمانەیە هیچ هەڵوێستێکی نەبووە و شەکوای تەقدیم نەکردووە ئەم جارە ئەوەندە دەستدرێژەکە فەزیح بوو و کۆماری ئیسلامی ئێرانیش پشتڕاستی کردەوە کە ئەوان هێرشەکەیان کردووە شەکوا تۆمار کرد ڕاستەکە سەربەست داوای قەید کردو عەفوم کە دالیا خان بەس ڕەنگە ئەم شەکوا تەقدیمکردنە لە ژێر فشاری ئەمریکا بۆ سەر محەممەد شیع سوودانی لە ماوەی ڕابردوودا بەڵێ دەیبینین کە لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە هێرش کرا سەر پێگەیەکی پێشمەرگا ئەو دەنگدانەوانەی کە ئێوە باسیەکەن دیارە هەر لە چوارچێوەی ئەوەیە کە لە ئێستا لە هەرێمی کوردستان بۆتەوەی کە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ هەمووی پێکەوە دژی ئەو هێرشە وەستاونەتەوە کامەش کۆدەنگیەکی ئیجابیەکەی و بەڕاستی ئەوانەی کە لە پرسە نیشتیمانیەکان نێنە سەرخەتبین بۆ لە باوەڕێم ینی لە کۆتایی ڕووزەرد و شەرمەزاری مێژووە بن ئەو ڕەنگەیە گرنگە کە بەڕاستی زۆر زۆر سپاس بەوەی کە ئامادە بوون دیارە کە ڕۆڵەکانتان جێگای خۆی گرتو دووبارە سپاس بەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون بۆ باسکردنی ئەم بابەتە گرنگە کە دەکرێت لێکەوتەی جیاوازی شێوێ و بابەتی دیکەشی لێسەر دروست بکرێتەوە جارێکی دیکە کە ئێمە کوردستان 24 هەر لەوەڵەوە گرنگیمان پێیاوە کە کرێتە پرسێکی نیشتیمانی